دیداری چاوەڕوان کراوی پۆتین و ترامپ. ئایا خاچی داگیرکراوی ئۆکرانیا دەکرێتە قۆچی قوربانی؟ They would like to meet with me and I'll do whatever I can to stop the killing. So هەشتی ئاب دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ڕۆژی هەینی 15 ئاب لە ویلایەتی ئالاسکا لەگەڵ پۆتین کۆ دەبێتەوە بۆ کۆتایی هێنان بە شەڕی ئۆکرانیا. ڕاشی گەیاند لە پێناو گەیشتن بە ئاشتی ڕەنگە ئۆکرانیا دەست لە بەشێک لە خاکەکەی هەڵبگرێت. هاوکات بە گوێرەی سەرچاوە هەواڵیەکان ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا ڕۆژی 15 ئەم مانگا وەک یەکەمین سەرۆکی رووسیا بە مەبەستی دیدار لەگەڵ ترامپ سەردانی ئالاسکا دەکات. ئالاسکا پێش ساڵی 1867 خاچی رووسیا بووە و دواتر فرۆشراوە بە ئەمریکا. لەو کاتەوە هیچ سەرۆکێکی رووسیا سەردانی ئەو ویلایەتەی نەکردووە. کەناڵی ئارتی رووسی لە زاری حاکمی ئالاسکاوە ڕایگەیاندووە لووتکەی پۆتین و ترامپ لە ئالاسکا دەبێت. بەڵام هێشتا دیاری نەکراوە بە دیاریکراوی لەکوێی ئالاسکا دەبێت. ئاژانسی بلۆمبێرگ ڕایگەیاند بەرپرسە ئەمریکی و رووسیەکان لە هەوڵدان بگەنە جۆرێک لە ڕێکەوتن. ڕاشی گەیاند بە گوێرەی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە ئەو هەرێمانەی خاچی ئۆکرانیا کە لەلایەن رووسیاوە داگیرکراون بۆ رووسیا یەکلایی دەکرێنەوە. هەروەک چاودێرانی نزیک کرەملن ئاماژە بۆ ئەوە دەکەن شیمانەی ئەوە دەکرێت رووسیا لە دانوستانەکەدا پێداگری لەسەر خاوەندارێتی هەر چوار هەرێمی دۆنتیسک و لۆهانسک و خێرسۆن و زاپۆریژیا بکات. پێشبینی دەکرێت رووسیا جگە لە دوورگەی قرم و ئەو چوار هەرێمە دەست لە هەموو ئەو ناوچانەی دیکە هەڵبگرێت کە لە خاچی ئۆکرانیا داگیری کردووە. هاوکات ڤلادیمیر زێلسنکی سەرۆکی ئۆکرانیا ڕایگەیاند ئۆکرانیا دەستوری خۆی پێشێل ناکات و ئامادە نییە دەست لە هیچ بەشێکی خاکەکەی هەڵبگرێت. ڕاشی گەیاند لە هیچ بارودۆخێکدا ئۆکرانیا خاچی خۆی نابەخشێت بە داگیرکە. زێلسنکی ئەوەشی ڕاگەیاند هەر بڕیارێک بەبێ ئۆکرانیا بڕیارە دژی ئاشتی. Людина боїться санкцій Сполучених Штатів Америки. قسەی کۆتایی ڤار دەیکات.